سڵاوتان لەبێت ماوەیەکە دەنگیشکانی بۆری ئیفراز نەماوە بەڵام ئەمڕۆ هەم سەری هەڵدایەوە بۆری ئاوی ئیفرازسەی هەولێر لە نزیک قەزای عنکاوشکاوە و ئاوێکی زۆر ژاوەتە سەر شەقامی خزمەتگوزاری تەک شەقامی 120 مەتری 964 لە شوێنی شکانی بۆریەکە و بە قسەی تیمەکانی چاکردنەوە سەر بە شارەوانی هەولێر یەکەم جارە بۆری ئیفرازسێ لەو شوێنەدا بشکێت ئەو کات بە گوێرەی و زانیاریانەی 964 لە تیمەکانی چاکردنەوە دەستی کەوتووە نزیکەی لە ستاچلی گەڕەکەکانی دەرەوەی 100 مەتری هەولێر کێشەی بێ ئاویان بۆ دروست دەبێت ڕابر حسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر بە 964 وت بە کەمتر لە 24 کاتژمێر بۆری ئاوی پرۆژەی ئیفرازسێ چاک دەکرێتەوە سەرجەمە و گەڕەکانەی دەکەونە سەرەوە پرۆژەیەش بێ ئاو دەبن تۆپباران و هێرشی ئاسمانی سوپای تورکیا چەند ڕۆژێکە ژیانی بۆ چەندین گوندی سنووری ئامێدی نەهێشتوێتەوە و بەردەوام لە ترس و دلەڕاوکێدا دەژین ئەمە جگەل لە سووتانی ڕز و باخیان هەر بەهۆی ئەو شەڕ و بردومانانەوە ئەمڕۆ خەڵکی گوندی گوهەرزێ بەهۆی نالەباری دۆخەکەواتنەتە سەر جادە و ڕێگایان داخستووە ناڕەزایی خەڵکەکە بەهۆی بردومانەکانی ئەو شەڕەیە بۆ ناو گوندەکەیان ئەحمەد گوهەرزێ مختاری گوند بە 964 وت خەڵکی گوندەکە زۆر تووڕەن و چەند مانگێکە لە نەهامەتیدان و بەردەوام مەترسی لەسەر ژیانیانەیە وتیشی ڕێگای سەرەکی ئامێدی دێرەلووکمان داخستووە و بە هیچ شێوەیەکیش نایکەینەوە چوار ڕۆژە گەڕان بە دوای تەرمی ئەو منداڵە 2 ساڵی لە سەیرانگای بێخاڵ خنگا بەردەوامەوە تا ئێستا نەدۆزراوەتەوە ئەمڕۆ تیمەکانی بەرگری شارستانی لەگەلی عەلیبەک بە دوای تەرمی منداڵەکەدا دەگەڕێن ئەوان دەڵێن کارەکە قورسە بەهۆی بچووکی تەرمەکە و سەختی ئاوەکە کاروان میراودەلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران قسەی بۆ 964 کرد و دەڵێت 4 ڕۆژە بەردەوام لە بێخاڵ بە دوای تەرمی منداڵەکەدا دەگەڕێن و هیچ سەرەداوێکیان دەست نەکەوتووە هەرچەندە تەواوی ئاوەکە گەڕاوین هیچ شوێنێک نەماوە کە بە دوای تەرمەکەدا نەگەڕین ئەمڕۆ لە گەلی عەلیبەک بە دوایدا گەڕاون کەچی هەر نەدۆزراوەتەوە هێلانەی کوکوختیەک بۆ ماوەی 1 هەفتە ڕووخاندنی خانوویەکی لە سلێمانی ڕاگرت ماوەی چەند ڕۆژێکە ڤیدیۆیەک بڵاو بۆتەوە لە سۆشیال میدیاتیانە دەردەکەوێت ڕووخاندنی خانوویەکی کۆن لە سلێمانی بەهۆی بوونی هێلانەی کوکوختیەکەوە ڕاگیراوە تا بێچۆکەی گەورە بێت و توانای فڕینی هەبێت پامنێری 964 سەردانی شوێنی خانووە کۆنەکەی کرد و هەر لەوەیەکێک لە دراوسەکانی خانووەکە کە هادی ئاغا ماشەڵڵایە بە 964 وت هەفتەیەک پێش ئێستا خاوەنی ئەم خانووە ویستی خانووەکەی بڕوخێنێت و بیکات بە بینا بەڵام لە کاتی کارکردندا هێلانەی کوکوختیەک لەسەر سەعاتی کارەباکە دەبینێت و کارەکە ڕادەگرێت ئەمڕۆ دوای نزیکەی هەفتەیەک وەستان بەچکە کوکوختیەکە توانیوێتی بفرێت و هێلانەکە بەجێ بێڵێت و ئەم بەیانیەش خانووەکەیان ڕووخاندووە شاد بن